کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینی و ڕاوێژکاری وردبینی بۆ پرۆسی بەرهەمهێنان و بەکاربردن و هەناردە و فرۆشتنی نەوتی هەرێم لە 3 مانگی کۆتایی 2018 بڵاو کردەوە کە ئەمە شەشەمین راپۆرتی کۆمپانیاکەیە لەبارەی کەرتی نەوتی هەرێمەوە. بەپێی راپۆرتەکە لەو ماوەیەدا بڕی نەوتی خاوی هەناردەکراوی هەرێم بە بۆری 39,399,182 بەرمیل بووە. هەروەها بڕی 549,249 بەرمیل نەوتی خاو و کۆندێنسەیت بە کڕیارانی ناوخۆی هەرێم فرۆشراوە. دیلۆی دەڵێت کۆی بەرهەمی نەوتی خاو و کۆندێنسەیتی فرۆشراو لە ناوخۆ و هەناردەکراو بە بۆری لەو 3 مانگەدا 2,149,755 دۆلار بووە. ئەوەی جێگای سەرنجا لە راپۆرتەکەدا لەو داهاتە 782,195,553 دۆلاری لەلایەن حکوومەتی هەرێمەوە تەنیا بە شایستەی دارایی بەرهەمهێنەرانی نەوت دراوە کە دەکاتە لە سەدا 36.3 کۆی داهاتەکە. تێکڕای نرخی یەک بەرمیل نەوتی خاوی فرۆشراوە بە کڕیارانی دەرەکی 54 دلار و 197 سنت بووە، بەڵام بۆ کڕیارانی ناوخۆ 44 دلار و 475 سنت بووە. هەر لە راپۆرتەکەدا باس لەوە کراوە کە 275 ملیۆن دۆلاری داهاتی نەوت بە قەرزی دوو کۆمپانیای وزە و نەوتی تورکی دراوەتەوە. بەشێکی دیکەش لەو داهاتە بە خەرجی جۆرا و جۆر دراوە کە بەشێک لەو خەرجانە ڕوون نین. لە کۆتاییشدا دیلۆیت ئاماژەی بەوە کردووە کە تەنیا نیوەی داهاتی ئەو 3 مانگەی نەوتی هەرێم بە سافی بۆ حکوومەت ماوەتەوە کە 1,96,478,527 دۆلارە. ئەمە لە کاتێکدا لە هیچ راپۆرتێکدا باس لە داهاتی ئەو بەرهەمە نەوتیانەی کە بە تانکەر ڕەوانەی وڵاتانی دراوسێ دەکرێت نەکراوە. وەکو هەموو راپۆرتەکانی پێشوو، دیلۆیت جەختی لەوە کردوێتەوە کە وردبینی و دروستی و تەواوی زانیاریەکانی پشت بە بەڵگەنامەی پێشەشکراو لەلایەن هەموو لایەنە پەیوەندیدارەکانەوە دەبەستێت کە پێک هاتوون لە بەرهەمهێنەرانی نەوت و پاڵاوگەکان و بازرگانانی فرۆشی نەوت و بەکارخەری بۆری نەوت و وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەروەها دەڵێت ئەم راپۆرتە بۆ ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گازی هەرێمی کوردستان ئامادەکراوە و لە هەر نادروستی و کەم و کوڕی و هەڵەیەک لە زانیاریەکانی ئەم راپۆرتە لە بەرامبەر هەر لایەنێکی سێیەمدا دیلۆیت بەرپرسیار نییە.